لە یاریکی دۆستانەوە ئامادەکاری بە خولی نایابی کوردستان لە شاری هەولێر یانی هەندرێن لە نێو یاریگەی خۆی میوانداری پێشمەرگی سلێمانی کرد. لە نیوە یەکەم هەندرێن بە گۆڵێک پێش کەوت لە ڕێگەی محەممەد مەغدیدەوە. نیوەی دووەمیش پێشمەرگی سلێمانی ئەنجامەکە یەکسان کردەوە لە ڕێگەی سەمەد ئەحمەد یاریزانی پیشەگەری ئێرانی. یاریەکە تا کۆتایی بە یەکسانی مایەوە بە گۆڵێک بۆ هەر لایەکیان کۆتاییات. یاریەکانی خولی نایابی کوردستان نزیکەی دوو هەفتەی ماوە دەست پێ بکات و دویانەکەش لە دوایین وێزگای ئامادەکاریدان بۆ خولەکە. پێشمەرگی سلێمانی دوای گەشتکردن بۆ شاری دۆگ ئەنجامدانی دوو یاری دۆستانە لە شاری هەولێریش دوو یاری دۆستانە ئەنجام دەدات و دەگەڕێتەوە شاری سلێمانی. ماوەی 4 ڕۆژە سەفەرێکی دوور و درێژمان کردووە لە دۆکەوە بەرەو هەولێر و هێشتا ڕۆژێکی تریشمان ماوە لە هەولێر. کۆمەڵێک یاری دۆستانەمان کردووە، ڕتمی یاریکردن بەرزەکەینەوە چکە بەڕاستی ڕاهێنان ماوەیەکی تقریباً مانگێکی بە ڕاهێنانەکەین لەگەڵ یاریزانەکانە توانیمانە ئاسی توانای جستەی و لایەنی هونەری هەندێک بارودۆخی خۆمان هەیە بەرزیکەینەوە لەگەڵ یاریزانەکانە. ما بمان کێبڕکەیەکی بەهێز لەناو یاریگاکانە لەگەڵ ئەو یانانەی کە بەشدارن لەگەڵمانە بیکەین. سپاس بەخوای گەورە لە دهۆک بارودۆخمان زۆر باش بوو، بام هیلاکی بە یاریزانەکانەوە دیارە بە حکمی سەفەر بەڕاستی ڕێگەکە تۆزێک دوورە، بەڵام ئێمە جەدۆلێکمان دانا بۆ بەشداریکردنی یاریزانەکان بۆی زۆربەی زۆری یاریزانەکان بە هەمان خولەک یاری بکەن لەگەڵ یەکترا بۆی بتوانم هاوسەنگێک دروستکەم لە بین یاریزانەکانە بۆی ئامادە باشیش هەموو یاریزانەکان ئامادەن. سپاس بەخوای گەورە هەمویان ئامادەن. ئەتوانم بڵێم ماوەیەکمان ماوە تقریباً 20 ڕۆژێک ماوە تاوەکو پاڵەوانێتێکە دەست پێکات. تا ئێستا ئێمە تقریباً گەیشتوینەتە لە سا هەفتەی ئامادەکاریەکانی خۆمان. ئەم 20 ڕۆژەی کە ماوە ئەتوانم بڵێم ئەیگەێنینە سا 85ەوە خۆتە زانی وردە دەکە داخلی یاریەکانە بین جا یاریزانەکان وردە. لەبەرەوە توانم بڵێم تا ئێستاوی کوردمانە سپاس بەخواری ڕازین کەم و کوڕیشمان هەیە بێ کاری لەسەر بکەین بۆی داهاتووە باشتری بکەینەوە. ئەو یاریانە لە بۆ ئێمە زۆر باشە. ئەمە بەڕاستی چاوڕوونێکی باشمان دەبی وەکو برێم دەستی ڕاهێنەران لەبەرەوەی ئەمە دەبی لەبەرەوەی فترەکە کەمە برێم چەند ڕۆژێکمان دەبێ ئەمە تشکیلی ئەساسی لە خەیاڵمان بی یاخۆ هەتاکو ئێستا برێم دامان ناوی. بەرحاڵ ناڵێم ئەو یاریانە زۆر باشە، دەتوانم برێم ئامادەکاریەکەشمان گەیشتە ئەو پڕی باش، دەتوانم بڵێم ئەمە بەو فترەی کەمە لە خولەکە ئەمە تاو ئامادە دەبین. دیسان دەڵێمەوە ئەو یاریانە لە بۆ ئێمە باشە تامە بگەینە پێکاتێکی باش لە بۆ خولی برێم کوردستان.